ئەمە و سونەتەیە کە باوەڕ ناکەمە تاوەکو ئێستا کەسمان زیندوومان کرد بێتەوە. پێغەمبەرمان عەلەیهی الصەلاة وەسەلام فەرمێ ئیذا رەئەیتم المەداحین فاحثوا في وجوههم التراب. ئەگەر ئەوانەتان بینی کە زۆر بە خەڵکیە هەڵەدەن وەسف و مەدح و خەڵک گەوراکەن خۆڵ بکەنە چاویانە. ئەگەریش ئەوەت پێ ناکرێ ئەوە خۆڵگەیتە ناو چاویە ڕایگرە. هەنێک کەسەیە بە مەدح و سپاس جاری وا هەیە تەماحی شتەکە ماساوەکە بۆ خەڵکی. ئاگادار بە بەوە مەخەڵەتێ بەوە معجب نەی و بەخۆت ها خەڵکی مرۆ گەورەتەکە بەیانی داتەگرێ خەڵکینە لەخوا بترسن. چەند مامۆسای ئاینیتان گەورە کرد هەتا لە ڕێلاتاندا. چەند دکتۆر وتتان ئاوایە و زۆر باشە و دوای لاخیرە تووڕەهتان کرد. چەند کەسی هیچ و بێقیمەتی ناو کۆمەڵگا بەهۆی کۆمنت و تەئیدەکانی ئێوە کردتانە فەیلسوف کردتانە سیاسەتمەندەرە ناو کۆمەڵگا دوایش هیچ دەرچوون. بۆیە ڕەحمەتی خواتان لێوێ ئاگادار بن. لە ڕووی شەرعەوە کەس ڕێو لێ ناگرێ. ئەگەر شتێکی جوانت بینی کەسێکی باشی و بینی سوپاسی کە پشگیری کە بەڵام زیادە ڕەوی مەکە لە قاڵبی خۆی دەری مەکە. وە سونەتە ئەگەر شتێکی جوان و چاکرد لە کەسێکا بینی و مەدحت کرد لەگەڵ مەدحەکەیە بڵێ فلانە کەس وەڵا کوڕێ چاکە وەڵا پیاوە نەحسەبه كذلك والله حسيبه ئەمە لەبەرکە ولا أزكي على الله أحدا. ئەمانە بزانن و پەیڕەویکەن. المەدح ذەبح. ئەمەر عەلەیهی الصەلاة وەسەلام فەرمێ زۆر پیا هەڵدان جەریمەیە وەکو وایە کەسەکە بکوشی. سەلام عەلەیکم. ئەمە و سونەتەیە کە باوەڕ ناکەم کەسمان هەتاوەکو ئێستا زیندوومان کردوێتەوە. کەسمان زیندوومان کردوێتەوە. خوا ئەم جارەش هەر نەڕ